لەیەکی ئایارە کرێکاران لە شوێنی کارەکانیان سەرقاڵی کارکردن بوون. سەرۆکی لقی سندیکای کرێکارانی کوردستانی شەڵێت حکوومەت مەبەستی حکوومەتی هەرێمە هەردوو یاسای کار و یاسای دەستەبەری کۆمەڵایەتی جێبەجێ ناکات. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە چالاک ڕەئوف سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان میوانی ستۆدیۆی هەشتا. کاک چالاک هەموو ساڵێک ساغ و سەلامەت و سەرکەوتوو بن لەش ساغ بن. زۆر سپاس. ڕخنەوە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئەم دوو یاسایە جێبەجێ ناکات. بۆ سەرتا مۆڵەت بە پیرۆزبایی لە کرێکارانی گیان و کوردستان بە تایبەتی بکەم سەری ڕێز بۆ قوربانیانی هێزی کاردا ئانەوێنم لەم کەناڵە بە ڕێزیەوە. بەڵێ بە دڵنیایەوە گلیمانی من گلیانی هی من نییە، ئەم گلیانی من هی بازاڕ ئەیگەین. تۆ نوێنەری کرێکارەکان. بەڵێ ئەم گلەیە گلی کرێکارانە ئێمە ئەیگەینە حکوومەت ئەیگەینە ڕاگەیاندکارەکان ئەیگەینە هەموو ئەو مؤسساتانی پێیوەستن بەم کارەوە. بۆچی گلیمانەیە لەبەرەوەی دوو یاسای کاری ڕژێمی ئەوسای فاشی هەیە کە یاسای ژمارە 39 ساڵی هەفتاویەک 39 ساڵی 1970 هی خانەنشینی ئێستا لە هەرێمی کوردستان ئیش پێکرێت لە بەرامبەرە حکوومەتی عێراقی لە 2023 یاسای خانەنشینی تازەی ئانیۆتە ئاراوە. باشە یاسایەکی تری کار هەیە کە ژمارە هەفتاویەکی ساڵی 1970 ئەمە یاسای کارە لە 1970ەوە لە 1970ەوە لە عێراق کاری پێکرێ. ئێمە 30 ساڵ حکومڕانی و نۆ کابینە و 5 خولی پەرلەمان تا ئێسار بۆ یاسایە کارەکەین کە لە عێراق کە لە عێراق تۆغەدر لە حکوومەتەکەی مۆڵەت بە لە عێراق یاسایەکی کاری تازە ئەخر حکوومەت وا ناڵێت کاک چالاک حکوومەت ئەڵێت لە پێش کابینەی نوێم تەنها 83,000 کرێکار دەستەبەری کۆمەڵایەتیان هەبوو. یاساکەەوە نییە. باش دوێنێ هەواڵێکمان هەبوو دەستەبەری کۆمەڵایەتی 10,000 تا 170 میلیۆنەوە بزانم. بەڵێ ئەیا بە کرێکار پاری چیە و پاری چیە لێتان پرسیین پاری چێ پاری کرێکارەکە خۆیەتی کە ڕۆ ماگانە کۆکراوە چۆتە سنووقەکە تەقاوتی نەخێر ئەو پارەیە کە کرێکار پێویستێتی داوایە کاتەوە. ئەمان هاتوون چیەکەن هی ئەم زەمانەیان کۆ کردوێتەوە لێکی ئارە ئەیکەن بە جەژنانە و بە دەستخۆشی خۆیان بووە وانە باش خانەنشین هەروەها ئەمە خانەنشینی نییە ئەمە نییە نا سێریکە ئەمە چۆنە جەنابێت لە دەستەبەری کۆمەڵاتی ناوتۆمار کراوە ساڵێک یا 2 ساڵ یا 3 ساڵ یا 4 ساڵ لەوێ ناوتێ ئەم پارەی تۆ لەو سنووقەیە کۆ بێتەوە ئیشکەیت و ئیژنەکەی ناوە هەیە نابێ خاوەن کارتە بێ پارەکە بدەیت ئەم پارەیە کۆ بێتەوە تۆ لە دوای 5 ساڵم ئیشە وازێنی بەپی ڕێنمایەکان ئەبێ ئەم پارەیە نەدرێتەوە بە تۆ چکە تۆ کاری چکا دۆزیتەوە چی لەوێ نای خۆ لای شوێنی چکە تۆمارەکەی پارێ بۆ شێڕات هەر لە ئەمێنێتەوە بۆ خاوەن بۆ کرێکارەکە ئەمێنێتەوە کاچیتە شوێنکارێکیکە ناوی خۆ لە شوێنی چکە تۆمارەکەی لەو ڕۆژەوە 5 ساڵەکەشت و ئەوەش بۆ حسابە بێت اینجا هەتا ئەبێ بە 20 ساڵ 20 ساڵ خزمەت و کرێکاری و کردو و 20 ساڵ ناو لە سندوقی خانەنشینی هەیە و تەمەنێ بۆ بە 6 ساڵ وەکو پیا و خانەنشینەکەی ئەگەر ژن بوو تەمەنی 55 ساڵ و 20 ساڵ خزمەتی هەبوو جا حەزەکەی ئەم 20 ساڵە هەر ساڵی لە شوێن کارێکا کارێکرد بێت پارەکە بۆ کۆکراوەوە ئەو کاتە خانەنشینەکەی بەڵام من پاری سەد جەنابەت باسیکەی و حکومەت دەڵێ یامەتەوە چۆن چۆنیە کرێکارێ 5 ساڵە کرێکارێ 2 ساڵە کرێکارێ 6 مانگە کرێکارێ 10 ساڵە پاری لای حکومەتە ئەم پارەی کۆبۆتەوە لە کرێکاری وازی هانیوە ئیستا ناوی لی شوێنێک تۆمار نەکراوە بە حکومەتی عریزی چیا بە حکومەتی تۆ بێ زەحمەت ئەو پارێن بەرەو پێویستم پێدی یاوێتەوە تۆ ناڵی دوێنێ حکومەت دەڵێ باشەوە پارەی گیرفانی خۆیەتی ئیاتەوە سێریکە کێشەکە لەمەیە لە سا تۆ ئیستا جەنابەت باشت باس کرد لە سا حەڤەی موچەکەی نابڕن لە سا پێنجی لە پارەکەی خۆیەتی لە سا 12 ساحبی شەکایەت ئەوە وایە ئەوە یاسا تەسبیتی کردووە لە سا حەڤەش بڕینەکە یاسا تەسبیتی کردووە ئەی تۆ لێت پرسیین بڵێ تۆ ئەو پاری یاوتنەتەوە وەکو جەژنانە لێکی یارە لە سا چەند داونەتەوە برسیت لە سا نوێنێتەوە ئێمە باقی هەشتەکەی بۆ ئەو پرۆژانەیە بۆ ئەو پرۆسەیە کە لە یاسای کارە هاتۆ ئێمە گلیمانی هەیە خزمەت گوزاریە بێ پێشکەشی کرێکارەکەی بکە وەکو بیمەی تەندروستی ئەگەر تۆ لە سندوقی خانەنشینی ناوە تۆمار بوو دەرزیەکە بوێ حەبێکە بوێ عملیاتێکی قورسێ بوێ دەرەوەی وڵاتە بێ ئەرکە لە سەرشانی حکومەت بیکە پێمان بڵێ حکومەت بێمە بڵێ لە پارەی سندوقی خانەنشینی چ کرێکارێکی کەمە نایزانێت وەڵامم بیتوانێت نابێ حکومەت سابە حکومەت ئەڵێن با بە من بڵێ من وام کردووە چالاکرۆف سەرۆکی سلێمانی بە ئیجازەت ئێستا من تەحدایکی حکومەت دەکەم با بە من بڵێ وام کردووە من با بە دادگا نەمان بینیوە
کرێکارێک کەمەندان بوو بێ کرێکارێک بریندار بوو بێ حکومت لەسەر بودجەی سندوقی خانەنشینی بیمەی تەندروستی چارەسەری تەندروستی بۆ کرد بێ شتی وانە بۆ لەم هەرێمی کوردستانەیە خاڵێکی کەلەوە گرنگتر جەنابەت من کرێکارێک لەم پرۆژەیە کارەکەی ئەوەستێ باشە تا ئیشێکی کا دۆزێتەوە 2 مانگی پێچێ لە پاری ئەو سندوقا بێت 2 مانگ موچەی باتێ 2 مانگ موچە با بە کرێکارەکە پێمان بڵێ بەچی داوە من کەس هەبووە داوا بکە لە حکوومەت لە ڕێی ئەی چۆن من کەیسێکی خۆمانە پێڵم باشە کارمەندێکمان هەیە لە موەسسەکەی من لە سەندیکای کرێکاران 8 ساڵ ئیشتراکی سندوقی خانەنشینی کردووە ئەم کارمەندە ژنە بەڵێ وە لە یاساکای هاتووە ئەوەی ئیشتراکی سندوقی خانەنشینیەکە بیمەی ئەوواکە بیمە ببوورە سندوقی خانەنشینی کە لەگەڵ بیمەی تەندروستی تێکەڵام کرد ئەگەر ئەمە ئیشتراگە کاژنان وەکو کارمەندێکی حکومت لە کەرتی گشتی کاتێ مۆڵەتی ساڵانی دایکایەتی نییە بە موچەوە ئەمیش ئەوان شمولیەکە خۆی چالوانێت تۆ لاو سیر موچەکەی لە سندوقی خانەنشینی وەرەگرێ وەری گرتووە نەخێر من ئەڵێم کەیسێکمانەی هی خۆمانێ من لە موەسسەکەی منە 2 ساڵ بەر لە ئێستا کتابم بۆ کرد من کە سەرۆکی لە لەم قەیرانی داراییان یان پێشتری نەخێرنە هەر نەکراوە بۆچی نەکراوە ئەڵێ ڕێنمایی بەو بەرگەیە دەرنەچووە من ساڵی پار لەگەڵ جەنابی وەزیر کە لێرەوە مۆڵەت لێرەوە سڵاوی تایبەتیم بۆ هەیە زۆرم خۆشەوێ هاوکارمان بووە زۆر هاوکاری من بووە و سندیکاکەم بووە تۆ گلەی لە کێکی تۆ ئیجازە بە بەڵام وەکو ئیشە عملیەکەی وەکو حکومت ئەم ساڵی پار وعدی بە من داوەتی ئەو ڕێنمایە خەمەباری جێبەجێکردنەوە بوو ئەوی ئەو ڕێنمایە تعدیلەکەمەوە بۆ ئەوی بکێتە بۆری جابەجێکردنەوە ژنان مۆڵەتی تایکاتیان بۆ بکرێت بۆ ئێمە نەکراوە گلەیەکی ئێمە لەمەیە یعنی یاسای دەستەبەری کۆمەڵایەتێکی جوان لە هەرێمی کوردستان هەیە ڕاستە کۆنە بەڵام ئەگەر لە 90 ئەم یاسایە جێبەجێکەی وەکو خۆی دڵنیاتانەکەم گرفتی کرێکاران لە 90ەکەی چارەسەرە بێ بەڵام جێبەجێ نابێ باسی گرفتی کرێکاران بکەم کاکە کرێکارێک لە شوێنی ئیشەکەی ئەگەر بکەوێتە خوارەوە ئەگەر برینار بێت ئەگەر خوانە خواستە کارەبا بیگرێت قاچێکی لە دەست بات چاوێکی لە دەست بات دەستێکی لە دەست بات هیچ مەرجێک هەیە مەرجی سەلامەتی پسە پێنرێ بەسەر ساحب ئیشێکە کە منێکی کرێکار تویەکی کرێکار ئەچی بۆ ئەوێ ئیشەکەین گیانمان ژیانمان سەلامەت بێت من نمونەیەک لەسەر تۆ جەرمەوە باشە جەنابەت ئەچی بۆ پرۆژەیە گەڵی من کرێکارم ئەمێ کرێکاری بکەم خاوەن پرۆژەکە کە تۆ وەرەگرێ لە پێش ئەوەی پێت بڵێ موچەکە و چەرە و چییە ئەبێ بێ بڵێ وەرە عقدی ئەمەلە بووەکەم کە عقدی ئەمەلی بۆ تۆ کرد موچەکەت سعاتی کارەکەت سەلامەتی پیشەیەکەت هەموو شتەکانی تیا تەسبیتە بێت لە بەرامبەستی ئەنووسریان هەر نییە لە 90 لە هەرێمە عقدی عمل لە شوێنکارانیە کاکە من ئەمانە خۆ لەم کەناڵە بەڕێزەوە کە قساکەم خۆ لە گیرفانم دەربنانیەوە من لە ماوەی 5 ساڵ کارکردنی عملیم لە ناو کرێکارانە لە ناو سەدیکای کرێکارانە گەیشتم بەم دەرەم لە حکوومەتەکەیت کە خاوەنکار عقدەکەی بۆ پڕ نەکات و حکوومەت چی بکات مۆڵەت بە بۆ تاواکەم تۆ کە ئاچی بۆ لای و ئەرکە لەسەر شانی ئەو خاوەنکارە ئەم ئیشت بۆ بکات بەچی ئەم ئەرکی خراوەتە سەر بەچی بە حکومت کاتێک مۆڵەتی وەبەرهێنانەکەی داوەتێ ئەبێ لە مۆڵەتەکە بۆی نووسی بێ یاسای کار یاسای خانەنشینی وەکو خۆی جێبەجێکەی بەڵام هاتووە خاوەنکارەکە چیەکە یا ئەمەی نەکردووە یا چوە پرۆژەکایە بە کۆمپانیای لاوەچی کۆمپانیای لاوەچی ئەم عقدانە ناکە کە ئەمەی نەکرد سەلامەتی پیشەیی دابین ناکا بۆ حکوومەت چاوپۆشیەکە دانی پیابنێ من نازانم بەڕاستی ئەگەر ئەمانە چاوپۆشی نییە لە 90 شوێنکارەکان پابەن نین بە سەلامەتی پیشەیەوە کرێکار گیان لە دەسەدا خانەنشین نەکراوە کرێکاری بیناسازی ئیشی ئێمە بە دوواداچوونە ئیشیوایە ئەی چۆن بە ئامار ناونەتەوە چێ جوابمان باتەوە حکوومەت جوابمانەیەتەوە بە ڕۆژ ئەقلام جوابمانێت ینی لەسەر وەرەقە جوابمانێتەوە ئەگەر چی بۆ کە حکوومەت من ئەمێ حکوومەت پرسیارەکە زۆر جوانە بەڕێوبەراتیەکی لە سلەیمانی بەڕێوبەرایەتی بەکارخستنە لە ناو بەڕێوبەرایەتی بەکارخستن شعبەی تەفتیش هەیە باشە ئەم شعبەی تەفتیشەوە ئەم بەڕێوبەرایەتی سەر بە وەزارەتی کارن ئەمە سەر بە موەسساتی دەوڵەتن ئیشی ئەمە ئەوەیە بەلایانی کەمەوە بێ 20 لیژنە بەرەو ژووری هەبێ بۆچی بۆ چاودێریکردنی ڕەوشی سەلامەتی پیشی لە ئاسانتری کەم بۆ بینەران وەکو لیژنەکانی قایمقامێت بەڵێ ئەم بەڕێوبەرایەتێ نیەتی یەک لیژنی هەیە بۆ حاڵاتی زەرور کاتێ ڕوودای ڕۆدا ئەڕوا کاکە ئەمە کەم تەرخەیمەکە چێە حکومەتە یا سندیکایە خاوەنکارە چێە حکومەتە
حکومت ناتوانێت لە بەڕێبەرایەتی بەکارخستنی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان باشە کە ئەرکە لەسەر شانی یاسا تەسبیتی کردووە من نیم کاکە هەموو دنیا و هەموو دەوڵەتێک و هەموو مرۆڤایەتی بە یاسان ڕابڕێەوە بەڵێ باشە ئێمە یاسامان ئەگەر جێبەجێ بکرێ ئێمە یاسامان نییە هەمانە یاساکە بۆ جێبەجێ ناکرێت ئەم شوعبەیە ئیشی ئەوەیە لە یاسای کارە دوو مادە هەیە 100 و 108 بە تەفاسیلی باسی ئەوە کە ئەڵێ ئەبێ سەلامەتی پیشەیی سەلامەتی پیشەیی و تەندروستی لە شوێنکارە بۆ کرێکار بەم شێوەیە بێ و ئەم ئەرکانە لەسەر شانی خاوەنکارە ئەگەر نیکرد ئیجرعاتی توندی بەرامبەر بکرێت ئەم لیژنانە ئیشانەوەی بەڵام نایکەن یعنی نیمانە یەک لیژنی هەیە و بەڕێبەرەتیە بابێ بە من بڵێ دوژ لیژنەم هەیە چکە بۆ نیەتی ئەگەر هەی بێ نوێنەری منیش لەگەڵا بێ کاک چالەکەم قسانە بەس بۆ سلێمانیان بۆ هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجەیە هەموو یۆکو یەکە هەموو یۆکو یەکە من هاوڕێکانم لە خەکانی هەولێر و دووەک و گەرمیان و هەڵەبجە و سۆران و هەمویان عینەن گرفتمانێ هەمومان ئەم مەشاچیلا نەمانێ لە کۆمنت شتێک نووسرا بوو ئەڵێ لە ڕۆژی جیهانی کرێکارانە جژنی کرێکارانە مۆزەف ئیجازەیە من پێشتەکە کرێکار ئیشەکە ئەمە ڕاستە ئەم شتە من پێشتەکە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بۆ خوارەوە دار و دەستەکەی هەتا ئاخر مۆزەفی خواری خوارەوە هەمووی لە سای جژنی کرێکاران و لە ماڵۆن من ئەپرسم لە خۆیان لە وەزیرەکان لە باڵا دەستەکان لەم هەرێمی کوردستانە چێ هەیە ئەمڕۆ لە ماڵەوە ئەو باڵا دەستانە خادیمەینە و بێ بزانم ئۆتڵیاوە تێ پێی و تۆ بڕۆ ڕۆبۆشێنی خۆ بە ئیسلاحەت یا ئەگەر ئیشی کردووە پێی و تۆ ئەمڕۆ موچەکە دەکەم بە دوو بەرامبەر کە یاساکە ئەمە بڕۆ دەبڵ وەرگێت باڵێ بێ دەبڵ وەرگێ دەبڵی ئەو ڕۆژەیان دەبڵی مانگەکە دەبڵی ئەو ڕۆژە ئەنج سیریکە هەمیان باخەوانیانێ لە ماڵەوە بڕۆ سیر کە بزانە کە خۆیان نیکەن کارگەکان چۆن ئیلیزامەکە خۆیان موسساتی حکومت پابەر نابێ بەم بڕیارەوە لە کەتی تایبەت کۆمپانیەکان چۆن پابەدە من بمەوە خاڵێکی گرنگ بۆ ڕوونکەمەوە کرێکارەیە بەگرێ بەس ئیشەکە لە کەرتی گشتی لای حکومت بە نمونە باخچەکان ئەو پیاوانی ئەیان بینی لە ئەو بەشێک لەوانی خزمەت گوزاری ئەکەن لە دامودایرە و دەستگاکانی حکومت باشە وەکو بنمونە بەسە کارگوزارەکان وەکو مەکتەبەکانی سە مەکتەبەکان خۆ کارگوزاری فعلیان نییە ئەبێ بچن بەگرێ بەس کارگوزار بێنن بۆ ئێرە بەشێکیان بەش بڵێ باشە حکومت خۆیم کارگوزارانە دەستەبەر ناکە عقدیشی بۆ کردوون دەستەبەریان ناکە بۆچی نێکە خۆ حکومت خاوەنکاری ئەو کرێکارێ بۆچی لەبەرەوەی لە ساحەڤە پارە نیا بە دەستەبەری کۆمەڵایەتی هاتی بێ زەحمەت پێمان بڵێ ئێمە گرفتمان لەگەڵ دەستەبەرکردنی کرێکارانە لە کەرتی گشتی ئەوەی کە لەگەڵ حکومت بە ئیشەکە حکومت دەتوانێت پێمان بڵێ لە چوا کردوێتی ئەگەر کردبێتی کاک خاوەر ئەگەر کردبێتی سە جوابی من باتەوە لە سەتا دەی کرد بێ ئایا لە سەتادا ڕێژەیەکە بۆ ئەوەی توانی بێتی ئەم ڕێژەیە گوزەرانی کرێکاران باشکە لە سەتادا قسانەی توفیزکردنی کرێکارەکانی هەرێمی کوردستان ئاشنان بە مافەکانی خۆیان نەخێر بۆ لەبەرەوەی ئێمەی سندیکا کەم تەرخەمین حکومت کەم تەرخەمە بەڕێوەبەراتی بە کارخستن و دەستەبەری کۆمەڵایەتی کەم تەرخەمە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەمومان بێکۆ کەم تەرخەمین حەچی مرۆڤایەتی هەیە لە وڵاتەیە هەچی مرۆڤێ لە وڵاتەیە کەم تەرخەمە بەرامبەرەوە لە پشکی شێری بابەر ئێمەکەوێ لە کاتێکە ئێمە دەیان و سەدان خولی و شاریمان لە کارگەکان کردوێتەوە دایان و سەدانی شوێنکارەکانمان کردووە حەو سندیکایی پیشەیی لە لەقی سلەیمانی لە لای من لەگەڵ من بۆ کوستاف ئیشەکەین بە هەمومان بە ئامار ئێستای خەمە بەردەستێ چی کارمان کردووە چی چالاکیمان کردووە بەڵام ئەمە کیفایەت نییە چونکە ئەمە کیفایەت نییە کیفایەت بەمە نابێ کابراایك ئەمڕۆ غەرامەیەکی قورسی مادیەکەم و دوای ناچ سەرای هەموو ئەم گلەیانە حکوومەتی هەرێمەڵێت 28300 کرێکاری بیانی دەستەبەری کۆمەڵایەتی وەرەگرن 28300 کرێکاری بیانی بەڵێ دەستەبەری کۆمەڵایەتی وەرەگرن هەست ناکەی زوڵم لە حکوومەتەکەی نەخێر ئەزانی بۆ ئەو 28000 کرێکاری کە هانیوێتی لە هەرێمی کوردستان دەستەبەری بۆ کردووە ئەی تۆ پرسیوتە چەند هزار کرێکاری تر هەیە کە بیانیە ئێستا لە هەرێمی کوردستان ئیژەکات لە دەستەبەری کۆمەڵایەتی ناوی تۆمار نەکراوە ئەی تۆ ئەو لێ پرسیوە سێریکە من بە بەڵگە پێتەڵم لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوە هاوڵاتیەکانی ئێوەیەنە هەرێمی کوردستان بەچیەن بە ئیقامەی گەشتیاریەن لێرە کرێکاریەکەن نە لە دەستەبەر نایەن تۆمارە نە خاوەنکار تۆماریانەکە نە هیچ زەریبەیەکێن نە خاوەنکار زەریبەکەیە ئەمانە زۆر خەتەرن
ئەمانە هێزی کاری ناوخۆیان لاواز کردووە، ئەمانە سەرۆت و سامانی وڵاتە بەنە دەرەوە، ئەمانە لە ڕووی ئەمنیەوە خەتەرن کاکە. تۆ بە ڕووداوەکانی ساڵانی ڕابردووە بچۆرەوە بزانە ئەو کرێکارانەی لە شوێنکارەکانە کە خاوەنکاریان کوشتووە یا شەڕیان بۆ چەند کوشتویانە بەڵێ لە سیتەک نەتبینی ساڵی پار کابراایك دوای هەفتەیەک دۆزیانەوە دوو کرێکاری بیانی سووری کردیان بەژەخۆڵەوە لە ڕزگاری نەتبینی کابرا کوڕێکی عەرەبی لابوو وەکو کوڕی خۆی خزمەتی کردبوو کابرا کوشتی و سیارەکەی بردوو لە جنوبەوە بە خۆشحاڵیەوە هێز ئەمنیەکان بە سوپاسەوە هاانیانەوە ئەمانە چێ کردبیان ئەم ڕووداوانەی لە شوێنی کارا ڕووەدا چی ئیکا ئەو کرێکارانەیەکن ئەو هاوڵاتیانایکن کە بە گەشتیاریەن و لێرە کرێکاریەکەن ئەم خەتەریان هەیە ئەمنیەن خراپن سەرۆت و سامانی وڵاتە ئەبەن چکە بە 300,000 ئیشکا بە 200,000 ئیشکا ئەینێرێتەوە بۆ کەسوکارەکەی یا بۆ ڕۆژهڵات یا بۆ ڕۆژ ئاوە ئەجا کرێکاری خۆشمان ئیشی دەست ناکەوێت بۆچی دەستی ناکەوێت بیناسازی بۆ لەبەرەوە ئەو بە 300,000 ئیشەکە بە ڕۆژانی 15,000 ئیشەکە باشە دراوەکەیە بۆ ئەوان ئیشەکە نەخێن بۆ کەسوکاریان نەخێت سێریکە کرێکارێکی خۆماڵی لە بواری بیناسازیە یا کارمەندێک لە کۆمپانیایەک لە مۆڵێک لە شوێنێکیشەکە تۆ 300,000 بەرێ ئەگەر ئەم کارمەندە کرێکی بێ ئەگەر خێزانی هەبێ ئەگەر دوو مناڵی هەبێ داتایەکی بۆ بێنە بزانە بە پارەی مۆلیدە و بە پارەی ئەو شتانە مەساریفانی هەیەی بە کرێخانەوە بێت چەند بدە بۆیە ئەو کرێکارە ناتوانێت بۆ پارەی ئیشکە بەڵام بیانەکە ئیشەکە کام بیانی ئیشەکە ئەو بیانی کە بە گەشتیاری هاتووە کاکچالک دەست خۆش بێت آخر پرسیارم من کرێکارم ئیشەکەم لە شوێن ئیشەکە دەست مەشکێ قاچ مەشکێت دەستێکم لێ بێتەوە چی قەرە بوو مەکاتەوە ئەگەر لە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵاتی ناوی تۆمار کرابوو ئەبێ بەڵێ ناوی تۆمار کراوە بەڵێ بە خانەشینی بۆ کرایە بەڵام چۆنی ئەخر بووە ئەم وردی کەینەوە کاتم نەماوە بە کورتی پێدەڵم لیژنەکانی تەندروستی لەم بوارەیە لیژنە پزیشکەکان ئەڵێ ئەو کەسەی لە دەستەبەر ناوی تۆمارە و کە مەندامە بێ ئەبێ ڕێژی کە مەندامەکەی لە سا 75 بێ ئاتی کاکێ خاوەتۆ بە من بڵێ من لە سا 75 من ئەگەر ئیسا پێمەوە نەبێت چییە لەم چوارپەلە سییانیانێمە بپیەوە نەبێ باشە اینجا پارەکەی بۆ سەرفەکات ئەجا خانشینیەکە چالاک ڕەوف سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان میوانی 22 سپاس بۆ تۆ زۆر سپاس.